خۆ هەستە نییە کە دایک و باوکی خۆی بۆی هەبێت. حەزەکەم هەر لێرە بم لەگەڵ ئەوانە تا ئەمرم. من ناوم نایدە حەمە ساڵح کەریمە لە ساڵی 1970 من لێرم تا ئێستا تقریبان ماوەی 43 ساڵە لە خانەی نەوجەوانانی مناڵ وەکو سەرۆکی چاودێری پێشکەوت و ئیشەکەم لێرانە. من دەستم بەم ئیشە کردووە تەمەنی مناڵی 12 ساڵ بۆ 18 ساڵم لەلا بووە. ئەو مناڵانەی لە لای من بوون بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە بوو بێ، یاخۆ بەهۆی نەبوونی دایک و باوکەوە بوو بێ، یاخۆ بەهۆی دوور لە کەسوکارەوە بوو بێ، لێرانە ماو نەتەوانێ و ئێمەش سەرپەرشتی ئەم مناڵانەمان کردووە. ئیتر بەپێی عەدەدەکە مناڵەکە جار هەبوو مەسەڵەن چۆتە 30 مناڵ، چۆتە 50 مناڵ، چۆتە 70 مناڵ. ئیتر ئەگەر مەسەڵەن کێشێ مشکلەش هەبوو بێ لە ماڵەوە ئەوەی ماڵەوەم داناوە لەو دیوە کە هاتوومەتە ناو ئێرەوە خەریکی هی ئەمان بووم نەگینی خۆم. چکمەوەی لەم شوێنە ئیشکا ئەبێ نابێ کێشەی ماڵەوە تێکەڵ بەناو دایرە بکە بەڕاستی. سەختی ئیشەکە وەڵڵاهی قورسە، بەڵام ئەبێ شان بیتە بەری. تۆ مەسەڵەن پەروەردەی مناڵ هەر یەکە بەنەوە پەروەردەیەک هاتووەتە ئێرانە، ئەبێ معامەلە لەگەڵ ئەو پەروەردەی مناڵانە بکەی. زۆربەی کاتەوان مناڵەکان بە ئێماڵێنەوە دایک و باوکی من، ئێمە دایک و باوکمان نییە. بەنسبەت مەسەڵەن پاکشتنیان و گۆڕینیان و خزمەتکردنیانەوە و مەسەڵەن کە ئەبرێن بۆ دەرەوە خۆمانە چین لەگەڵیانە بۆ سەفر و سەجارە بۆ بە 3-4 شەو ئێمە لە دەرەوە مەسەڵەن چوونەتە سەیرانگای دەرەوە مەسەڵەن ماوینە تۆ لەگەڵ ئەم مناڵانەیە ماڵ و مناڵی خۆمان واز لێ هێناوە مەسەڵەن بۆ 3-4 شەو ئێمە لەگەڵ ئەمانە بووین بە دایک و باوکێمان کە چوینەتە دەرەوە. هەز زۆر بەخۆشیەکەم کە ئەوان دەستەکەنە ملی من ماچ مەکەن یا بانگ مەکەن، ئەوان مەسە خاوەن پێداویستی تایبەتن، بەڵام من وەکو دایک و باوکێ با جێگەی دایک و باوکەکە بگرمەوە. یعنی من ئەڵم خۆم 5 مناڵم هەیە کە ئێمە ئێرە زۆر مرتاحم. هەستەکەم لە ماڵەوەم هەر لەگەڵ مناڵەکانی خۆما کە لێرە ئیشەکەم. حەزەکەم هەر لێرە بم لەگەڵ ئەوانە تا ئەمرم. تا لێرە ژیژ نەکەی تام و چێژی خێزانی خۆ نازانێ.